ئێمە دەقێکی زۆرمان هەیە لە فەرموودە لە قورئان زۆر هانمانەدا بۆی پاک و خاوێن بین ڕاستە بەڵام کەسێک کە بە قسەی ناکات سوودی چی ینی هۆکار چییە هۆکارەکەی سەبەبەکەی هۆکارەکە ڕەنگە هەر بۆ خودی شخصەکە بیت مەسەڵەن ئێستا خەڵکانەگەنە ڕەنگەوت بۆ خۆی ئێهمال بێتن ینی زۆر ئێتیمان بە پاک و خاوێنی خۆی نەداتن ینی لە تەمبەڵیە یان ڕەنگە لەو بیئەی کەلی گەورە بووە زۆر هاان نەدراوە لە منداڵی کە زۆر فێر نەکراوە چۆن پاک و خاوێن بیت چۆن پاک و خاوێنی خۆی ڕابگریت چۆن پاک و خاوێنی دەوروبەرەکەی ڕابگریتن یعنی ئەمە زیاتر دەگەڕێتەوە سەر بیئەی خێزان و سەر بیئەی ئەو بیئەی کۆمەلگە کەلی گەورە بووە زیاتر ینی ڕەنگە ینی کە مەسەلەن لە دین کە باست کرد زۆر تەرکیز لەسەر پاک و خاوێن کراوە ڕەنگە شارەزایی نەبوو بێتن ڕەنگە جمعە کە دەچێتە خۆتمە مامۆستای خۆت ینی مەلای مزگەوتەکە زۆر لەسەر پاک و خاوێنەکە ڕوونکردنەوەی بۆ نەدابیتن یان ئەو زۆر گوێی بۆ شتانە نەداوە ینی هۆکار زۆرە ینی مەسەلەن دەگەڕێتەوە بۆی کە ئەو کەسە پاک و خاوێن نەبێ هەم بۆ خودی خۆی هەم بۆ ئەو شوێنی کە تێدا دەژیت. ئەگەر دیقەتتاندا بێ ئەو برادەرە دوو خاڵی زۆر گرنگی وروژان یەکێک لەوانە باسی ئیهمالیکردنە طبیعی بەڕێزان ئینسان جاری وهەیە ئەگاتە ڕادەیەک تەنانەت خۆشی ئیهمالەکە دەست لە خۆی بەرەدا دەست لە ماڵ و مناڵی خۆی بەرەدا دەست لە دەوروبەرەکەی خۆی بەرەدا تەنانەت ئەگەر دیقەت بن گوڵێک ئەگەر ئیهمال بکرێ سیسە بێتەوە لەبەرەوە ئینسان ئەگەر خۆی ئیهمال کرد دەوروبەرەکەی ئیهمال کرد بە ئیهمالی ژیانی بەسەر برد ئەو ئینسانە ئەو کەسە ئەبێتە ژمارەیەک لە پاش فاریزەوە واتە حیسابی بۆ ناکرێ واتە نابێتە ڕقم کەسێک نابێت کەسایەتیەکی بەرزی هەبێ لە کۆمەڵگەیە قسەی لێ وەرناگیرێ ڕای وەرناگیرێ زۆر جار ناگەڕێنەوە بۆی خاڵێکی تر کە زۆر گرنگ بوو ئەو برادەرە باسی کرد و ئەمەوێ جەخت بکەمەوە لەسەری بابەتی کەشوهەوا بیئەیەک کەشوهەوایەک لە شوێنێکە کە گونجاو نەبوو ئەو مناڵە ئەو کەسە لەو شوێنەیە گەورە ئەبێ کوردەواری قسەیە زۆر جوانی هەیە ئەڵێ دار ئەگەر بە مناڵی یان بە بچووکی جێر بوو گەورە بێ بە جێری گەورابێ یعنی ڕاستبوونەوەی زۆر زەحمەتە یان ئەشکێ یان ڕاست نابێتەوە کەواتە ئەم دوو خاڵە زۆر گرنگە یەکەم ئیهمالیکردنی ئەو کەسە دەست بەردان تەنانەت لە خۆی لە دەوروبەرەکەی یعنی هەموو شتێکی لافشەیە ئێمە زۆر جار بیری ومانە یعنی کورەچێ بەچێ دنیا مردنە یعنی حیسابێک بۆ ژیانی خۆی ناکە زۆر فەوزا لەبەر ینی ژیانی تەنظیم نییە لەگەڵ ئەوەشە دەوروبەرەکەی کاریگەری زۆر بەرز و بڵندیان هەیە بەڕاستی دایک و باوکەکە هاوڕێکانی مامۆستاکانی خەت جاری وهەیە کەسەکە پاک و بێگەردە بەڵام لە ژێردەستی دایک و باوکێکی ئیهمالە گەورابێ کەسێکی ئیهمالی لێ دەرچێت لە ژێردەستی مامۆسایەکی ئیهمالە گەورابێ کەسێکی ئیهمالی لێ دەرچێت تەنانەت مامۆسای مزگەوتەکەیان ئیهمالی پێوە دیارە بۆی ئەم کەسە پەروەردەکەی ئیهمالە بێ وا گەورابێ کە هیچ حیسابێک بۆ ژیان و بۆ ژیان دۆستی نەکات.